بەڵێ بەڕێزان بۆ زیاتر قسەکردن لەبارەی شکستی حکومڕانی و سەرهەڵدانەوەی ناڕەزایەتیەکان لە هەرێمی کوردستان میوانداری بەڕێز ئیحسان زەڵمی ماستەر لە کارگێڕی و بەڕێوەبردنمان کردووە. کاک ئیحسان سڵاوت لێبێ و بەخێر بێی. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین هۆکاری ئەو شکستەی ئێستا لە بواری حکومڕانی هەرێم هەیە بۆچی دەگەڕێتەوە؟ بەناوی خی گەورە میهرەبان، بێگومان هۆکاری ئەو شکستەی حکوومەتی هەرێم کە ئێستا کەوتۆتە قەیرانەوە بەڕاستی حکوومەتی هەرێم بە تێگەیشتنی من دوو هۆکاری هەیە. هۆکاری سەرەکی خودی حکوومەتەکەیە کە لە دەسەڵاتی یەکەمی پارتی دیموکراتی کوردستان دروست بوو، تەشکیل بوو و حساب نەکردن بوو بۆ شەقام و بۆ حیزبەکانی تر. لە ڕابردوو یەکێک لە هۆکارەکانی سەرکەوتنەکانی حکوومەتی هەرێم پێکەوەبوون و پێکەوە کارکردن و دەستە جەمعی بوو. بەڵام ئێستا ئەم جاریان پارتی دیموکراتی کوردستان بە حساب نەکردن بۆ حیزبەکانی تر و بە پشتگوێ خستنی حیزبەکانیشی کە بەشداریکردن گۆڕان و بایەکێتی نیشتیمانی ئەوە وای کرد کە متمانە لە نێوان جەماوەر و لە نێوان حیزبەکانە نەما بە هیچ شێوەیەک، بە تایبەتی حیزبە دەسەڵاتدارەکان نەبوونی متمانە ئەبێتە هۆی لە ناوچوونی ئەو دەستکەوتانەی کە لە هەرێمی کوردستان بەدەست هاتووە و حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی لە ڕابردوو ئەگەر 90% سەرکەوتنی بەدەستیان نابێ ئەم جارە 40% سەرکەوتنی بەدەست نێناوە. بۆچی؟ چونکە حکوومەت یعنی چی؟ حکوومەت ڕاستیە پێکهاتەیەکی خزمەتگوزاریە، یعنی حکوومەت دەبێت لە خزمەتی خەڵکاوێ. وەڵام ئێستا زانین کە هەموو لایەکە زانین کە لە ڕووی خزمەتگوزاریە و حکوومەت فاشیل و شکستی هێناوە و لە ڕووی دارایی و ئابووری شەوە دیسان حکوومەتێکی قەرزار و حکوومەتێکی هیچ نەبوو، حکوومەتێکە کە بەڕاستی بە جۆرێک هاتۆتە مەیدان کە موچەخۆرەکانی وا لێ کردووە کە هیچ کەس ناوێرێ بە هیچ شێوەیەک داوای هیچ شتێکی لێ بکات، چونکە ئەڵێ هیچم پێ نییە، ئەڵێ قەرزارم، ئەڵێ هیچم پێ نییە، ئەڵێ هیچم پێ ناکرێت. جا لەم کاتەیە بەڕاستی ئەم حکوومەتە ئەبێ بە زووترین کات بە خۆی دابچێتەوە بەوەی کە جارێکی تر ئەگەر ناتوانێ ئەمە بەڕێوەبەری ئەلانی خۆی بکا کاکەمە باشترین سەرکەوتنە. الاعتراف بالخطأ فضيلة. ئەوە پندێکی قسێکی ئاوها هەیە، عنی کابرا غەڵەتێکی کردووە، ئەم غەڵەتە بێ بەڕاستی بە زووترین کات اعتراف بەم غەڵەتە بکا و حکوومەتەکەی وا لێ بکا کە جارێکی تر متمانە بۆ خەڵک بگێڕێتەوە بەرامبەر بە حکوومەت و دەسەڵات. زۆر باشە، زۆر باشە کاک ئیحسان. بە بۆچوونی بەڕێستان هۆکاری دابینەکردنی موچە بۆچی دەگەڕێتەوە؟ ئاساییە دوای 28 ساڵ حکوومەت و حکومڕانی دوو حزبی دەسەڵات یاخود بڵێن دوو بنەماڵەی دەسەڵات لە هەرێمی کوردستان هیچ پاشەکەوتێک نەبێت لە کاتی قەیرانەکاندا بەکاربهێنرێت؟ نەخێر کاک زانا، لە ڕاستیە ینی من قەناتم وایە لە هەڵبژاردننی ڕابردووشەوەم لە دیمانەیەکی هەر لەم کەناڵەوە ڕاگەیان کە پێم وایە ئەمە گەمەیەکی سیاسی ئەکرێ. ینی ئەو حیزبە دەسەڵاتدارانە ئێستاە کاڵێن زۆر لە قەیرانە و قەرزارین و هیچمان پێ نییە، بە هەر حیزبێکیان نەتوانن حکوومەتێک بەڕێوە بەرن کاکە. ئەی داهات و سەرمایی ئەم وڵاتە لەکوێیە؟ ئەیخۆ ئەوان ئەو هەموو نەوتیان فرۆشتەوە، ئەو هەموو سەرمایەی ئەم وڵاتیان کۆ کردوێتەوە لە ڕابردوو. ئێستا عەجەبە، یعنی هیچیان پێ نییە، پێیانە بەڵام نایانەوێ سەرفیکەن. بۆ ئەم پرسیارەکە ینی بۆ وەڵامی ئەم بۆیە بدەمەوە، بۆچی نایانەوێ ئەو سەرمایە هەیەە بۆ میلەتی سەرف بکەن؟ بۆچی نایانەوێ؟ بە تێگەیشتنی من بۆ دوو هۆکارە گەڕێتەوە. هۆکاری یەکەم ئەوەیە کە ئەمان بەتەمانین تا سەردەسەڵاتداری هەرێم بن بەڕاستی، یعنی هەر کەس دێتە سەردەسەڵات دەیەوێ خۆی بگرە و گیرفانی خۆی پڕکا و کە سوکار و دەوروبەری خۆی وا لێ بکە کە ئەمانە پڕ بن. ئیتر ئاگای لەو میلەتە نییە کە هەمووی قڕ بووە، هەمووی لە برسانە و لە بێپارە و بێوەزع و بێ خزمەتگوزاری و بێ ئەوە. ئەمانە بەڕاستی هۆکارە سەرەکیەکەی ئەوەیە کە پێیان وایە دەسەڵات تا سەر بۆ ئەوان نییە، کە منیش پێم وایە ئەم هەرێمی کوردستانە ئەم دەسەڵاتە ناکرێ بە دەست کۆمەڵی خەڵکی گەندەڵ و دز و جەردەوە بێ بەڕاستی تاکەی، یعنی ئەوە 30 ساڵە ئەوان ممارەسەی ئەم دزی و جەردەیەکەن. ئەمە داتە دەزەوە و دەیتاتە زەو، ئامۆزا بۆ ئامۆزا، ئامۆزا بۆ خاڵۆزا و بۆ مام و بۆ ئەمانە، یعنی ناکرێ میلەتە تا سەراوە بچەوسێتەوە. ئیتر کاتی ئەوە هاتووە ئەوان واز بێنن لەم دەسەڵاتە، کاتی ئەوە هاتووە کە ئیتر میلەت بێدەنگ نەبێ لێیان بەڕاستی. ساڵێک نییە و دوان نییە و سیان نییە، لایەنێک نییە، تەنها ئاو نییە بڵێن قەیناکە ئەچینەی کڕین، تەنها کارەبان نییە، تەنها موچە نییە، تەنها نەود نییە، تەنها خزمەتگوزاری نییە، ینی هەموو شتێکی ئەم وڵاتە وێرانە. هەموو شتێکی ئەم وڵاتە وێرانە. پێویستە میلەت هۆشیار ببێتەوە و جارێکی تر بەڕاستی پێیان بڵێ بوەستن بەسە
ناڕەزایەتی و بێزاریەکانی خەڵک ئیتر لە ناخیانە وا خەریکە خەڵک ئەمرێ بن لە ناخەوە پێویستەکە بەڕاستی ئەو خەڵکە بێتە سەر جادە پێویستەکە ئەوانیش بە خۆیاندا بچنەوە چونکە دەسەڵاتەکانی ڕابردوو ئەمەی پێوتین کە بە هیچ شێوەیەک هەرچەند زۆرت بێ هەرچەند هێزت بێ هەرچەند دەسەڵاتت بێ بەرگەی فشاری میلەت ناگری زۆر میلەت بێزار بوو. بەڵێ کاک ئەحسان ببوورە ئەم کابینەیە لە سەرەتای دەست بەکاربوونی بانگەشەی کوردستانێکی بەهێز و ئابوووریەکی بەهێزی دەکرد. جەنابتان وەک شارەزایەکی کارگێڕی و ئابووری لەم ڕۆوە حکومەتی چەنگاوی ناوە یاخود ئەوەی کە باس دەکرێت دروستبوونی پەتای کۆرۆنا یاخود دروستبوونی قەیرانی دابەزینی نرخینەوت ئەمانە بیانون بەدەست حکومەتی هەرێمەوە یان هەرجگە لەمانەش لە بنەڕەتدا لە ماوەی نۆمانگی ڕابردوودا یاخود لە ماوەی نزیک بە ساڵێک فەرمانڕەوایەتی حکومەتی هەرێمی کوردستاندا هیچ هەنگاوێکی ڕۆ و چاکسازی ناوە هیچ ئاسۆیەکی دەرخستووە کە ئەم حکومە دەیەوێت دەستی گەندەڵی لە دام و دەستگاکانی دەوڵەت ببڕێت دەیەوێت کە موچەی دووبارە و سێبارە بندیوارەکان هەموو ئەوانەی کە ڕۆتینیاتن لە دام و دەستگاکان لانی کەم موچەیەک بە تاوەتی بە هاوڵاتیان بدا هیچ لەوانەی کردووە؟ بەداخەوە حکومەتی هەرێم ئەوێ هەنگاو بنێ بەڵام لەسەر گیرفانی موچەخۆران و لەسەر گیرفانی خەڵکی هەژار و ڕەشوڕون کوا حکومەتی هەرێم هەنگاوی ئابووری نا هەنگاوی ئابووری ئێمە خۆمان یعنی ئەزانین کە لە کۆمەڵێک لایەنەوەیە هەندێک وڵاتمان هەیە ژێرخانی ئابووریان سفر بوو نەوتیشیان نەبوو بە هیچ شێوەیەک یعنی هاتن پرۆژەیان هەبوو پلانیان هەبوو بەرنمەیان هەبوو ئەم وڵاتەی ئێمە بێ پلان و بێ بەرنمەیە بەڕاستی ینی کێشەکە لێرەیە ئەگەر حکومەتی هێرێم بەرنامە و پلانی هەبووە هەردا هاتە ناو خۆیەکانی والەیە کرد لانی کەم بەشی خزمەت گوزاریەکان بکە با خەڵک تەنها موچەی نەبووایە ئێستا کارەبای فول بووایە ئاوی فول بووایە غازە بووایە نازانم جادە وا بووایە بنزین وا بووایە ئەگەر ئەمانە فول بووایە بەس موچە نەبووایە ئەمان و کاکەم حکومەتە قەیرانەکان وای لێ کردووە کە ناتوانێت دابینی بکە بەڵام بەداخەوە ینی هەنگاوی ئابووری هیچ شێوەیەک نەنراوە و حکومەتی عێراقیش بەڕاستی گرفتێکی گەورەیە لە بەردەمەمانە نەبوونی متمانەی حکومەتی عێراق بە حکومەتی هێرێم بۆتە هۆکاری دروستبوونی قەیران ئەم حکومەتی هێرێمە نەک تەنها لای میلەت متمانەی نەماوە لای حکومەتی عێراق و سیاسیەکانیش نەماوە هەر لەناو خودی حیزبەکانیشە ینی سەرۆکوەزیرانی ئێستا کاک مەسرور بارزانی کە ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتە لە لای پارتیەکان متمانەی نەماوە چۆن دەسەڵات بەڕێوە با چۆن نتوانێت دارێکی باش سەرکەوتوو بکە هەنگاوە ئابوووریەکان لە هەرێمی کوردستان پەیوەستە بە شەفافیەتێکی تەواو لە مەسەلەی داراییە لە مەسەلەی نەوتە بەداخەوە ئەم شەفافیەتە نەهەبووە و نەئەشبێ چونکە ئەمانە نایانەوە میلەت بزانێ خەڵک بزانێ حیزبەکان بزانن کە چیان هەیە و چیەکەن هەموو ئەوانە لە ژوورە تاریکەکانە و هەموو ئەوانە لە ژوورە داخراوەکانە بە دوو سێ کەس بەڕێوەی ئەبن بە دوو سێ کەس ئەویش ئەو دوو سێ کەسە ئەبێ متمانە پێکراوی یەک کەس بن کە سەرۆکوەزیران ئەگەرنا ئەویش ناکە وەزیری چی و دارایی چی و شتیشی بە هیچ شێوەیەک شتێک نییە لە هەرێمی کوردستان بە ناوی حکومەت بەڕای من و حکومەت کە نەتوانێت خزمەت گوزاری بۆ خەڵک دابین کە ئیتر حکومەتێکی فاشلە حکومەت کە نەتوانێت لانی کەم شتێکی زۆر بەسیط بە ئەمانەتەوە موچەکە لە عێراق وەرگرێ و بیداتە میلەت ئیتر کامەیە متمانەی حکومەت زۆر باشە دزیژی لەمە کردووە تەنانەت موچەکەی وەرگرتووە بەس نایداتە خەڵک زۆر باشە کاک ئەحسان ئەو بابەتەی کە ئێستا پەیوەندی بە هەر تاکێکی هاوڵاتیەوە هەیە برێتە لە خراپ بەڕێوەبردننی داهات و ئابووری و حکومڕانی هەرێمی کوردستان لەلایەن دەسەڵاتێکە و کە چەندین ساڵە بانگەوازی چاکسازی دەکات بەڵام لە ئەرزی واقعدا بینیمانەکە نەیکردووە من لەگەڵ جەنابەت دیدار لەسەر و بابەتە ڕێک دەخەم لە شەقام و لە شار و شارۆچکەکانیش ناڕەزایەتی خۆپیشاندان و ئامادەکاری بۆ سەر هەڵدان دەکرێت ئەگەر ناڕەزایەتیەکان لە چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان سەری هەڵداوە پێتان وایە دۆخی هەرێم بەکوێ دەگات حکومەتی هەرێمی کوردستان جگە لە بژاردەی چاکسازی و دەست و پەنجە نەرمکردن لەگەڵ خزمەتکردنی هاوڵاتی ڕێگەیەکی تری لە بەردەمدایە دەتوانێت هاوڵاتیانیش جارێکی دیکە لە بەردەم لە بەرامبەر داواکردنی خزمەت گوزاری و داواکاریەکانیان سەرکوت بکات بەڵێ
طبعا ئەو ناڕزایەتیانە کە لە چەند شوێنێک ئەگەر با بڵێن بە زمانەکەی ئەمڕۆ دەسەڵات با بڵێن چەند شوێنێکی کەم دەستی پێکرد بێ ئەمە نمونەیەکە لە خەرواری ناڕزایەتی لە خەرواری پڕی شەقامی هەموو کوردستان بەڕاستی لە دهۆکەوە بیکرا هەتا خانەقین هەموو کورد بێزارە بەدەزەم دەسەڵاتەوە هەموو کوردستانیەکان بەڕاستی ئەیتر یعنی سەبریان نەما ئارامیان نەما هیچ شتێک ناکرێ ئەم دۆخە بەم شێوەیە بەردەوام بێ. من پەیامێکم بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوەیە کە بەڕاستی ئیتر بەسە بێنە سەر شەقام و ناڕزایەتیەکانان بکەنە کردە ئەوەی لە فەیسبوک پۆستێکی نووسیوە بێ ئێستا بێتە سەر شەقام بڵێ بەسە ئەوەی لە سەر تەلەڤیزیۆن هاوارێکی کردو ئێستا بێ بڕوا لەگەڵ ناڕزایەتەکان و لەسەر شەقام بمێنێتەوە و داواشەکەم لە دوو دەسەڵاتدارانی ئێرە یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان ئەوانیش بێنە ناو شەقامەوە چونکە ئەوانیش وەکو خەڵکی تر بە جۆرێک لە جۆرەکان کە مەغدورن ئێستا بە جۆرێک لە جۆرەکان زوڵمیان لێکراوە ئێستا با ئەوانیش بێنە سەر شەقام با ئەوانیش بێن لەگەڵ میلەت و لەگەڵ جەماوەر ئەم دەسەڵاتە بگۆڕین ئەم دەسەڵاتە گۆڕانکاری بەسەردانێت وڵات ئاوا بەڕێوە ناچێ بەتایبەتی تر داواکەم لە حیزب ئۆپۆزیسیۆنەکان خۆیان بکەن بە خاوەنی شەقام یعنی ئەم خەڵکە لە بێخاوەنیان مرد لەو لاوە هیچ نەبوونی خزمەتگوزاری و لەم لاوە زوڵمی لێکرێ لەو لاوە بێدەنگەکرێ لەو لاوە نەخۆشی بۆ دروستەکرێ کەیسی بۆ دروستەکرێ لەو لاوە هەموو ئەمانە وای لێ کردووە دەستی ناوەتە بینەقاقای خەڵک و میلەت بە ئاراستەیەوەی کە بەڕاستی بە یەکجاری بیتاسێنێ ئێستا بەداخەوە ینی باگ لە یەک لە هاوڵاتیان بکەم لە زۆر شوێن وای لێ هاتووە هیچ کەس ناوێرێ تەنانەت پۆستێکیش بکە ئیعلانەکە لە هەولێرە وەڵێ 72 ساعات ئەوە قەدەغەی هاتوچۆیە بەبێ ئەوەی هیچ شتێکە بێ تەنها لەبەرەوەی کە ناتوانێ موچە بدات تەنها لەبەرەوەی کە کۆمەڵە قەیرانی بەسەردا هاتووە حکوومەتی هەرێم ئیفلاسی کردووە ناتوانێت دەسەڵات بەرەوە بەرێ وردە بەم شێوەیە خەڵکە کاتە کوونەوە دەی تاکەی ئەمە یعنی تا ئەو کاتەی کە حکوومەت بە خۆی دابچێتەوە من پێم وابێ حکوومەت ناتوانێت تازە بە خۆی دابچێتەوە داواکەم لە حیزب ئۆپۆزیسیۆنەکان بچن پێشەوایەتی و پێشەنگی ئەو خەڵکە بکەن و حکوومەتی هەرێم بە تەواوی گەشتۆتە ئەوەی کە بەرەو هەڵدێر و بەرەو نەمان بچێت چونکە نەیتوانیوە دەسەڵات زۆر بەڕێز ئیحسان زەڵمی ماستەر لە کارگێڕی و بەڕێوەبردن زۆر سپاس کە تام کاتە لە ستودیۆکارمان لە شاری سلێمانی لەگەڵمان بوویت. سپاس بۆ ئێوەش.